بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزيزان وخوشويستان، الشوي تري جمعي مبارك دا لخزمتي اوي بريسو سيري باكي پیغمبري خواه صلى الله عليه وسلم جيانو وزاري جياني او پیغمبر ناز داردا صلى الله عليه وسلم لخزمت كتابي الوردة العنبرية في سيرة حظ خير البرية جناب معوصاي مدرس غريق الرحمة ديو وشن معوصاو وشن سيري جتر خواهي ولا لهميان خوش بيو درجان عاليكا لباسي غزاي مؤتا بوين غزاي مؤتا يا جيش الأمراء كشن أمير يجيبو أما جمعا بكوملك روداو كر وغزاك كر ومعجزكاني في غمري خواه لو غزا وبهمان شوى لم شويشا إن شاء الله لخزمت يوي بريسا قلو جيرك لو غزاي مؤتا كومل الدرس وعني قرنجي تاعيك لو أنا في غمري خواه كاتي صلى الله عليه وسلم وغزا جيشكي ريخس سي أميري بدانا وكو أما جمع فكر انجا خواه عافيسي ليه كردن خواه عافيسي كردن يعني بري كردني جيش بيت يعني غيري جيش بيت وسنة إنسان ك خوي ريخا يا عائلي ريخا يا كريك يا كشيكي بالريخا بو سفرك سنة براسي مع الآوائي ليبكا وخوا عابسي ليبكا أما سنة في غمري خواه صلى الله عليه وسلم لو كاتب في غمري خواه جيشكي ريخس فرمي صبحكم الله ودفع عنكم وردكم إلينا صالحين. أما يقول دعاء كان في غمري خواه صلى الله عليه وسلم فعابسي ليه كردن في غمري خواه دعاء خيري وكردن فرمي خواه جورا دفع بلا مصيبتان ليبكا وبسلامتي وبقرنتنا وإيمه إن جاء يكت لو دعاني خواه عابسي في غمري خواه صلى الله عليه وسلم مسافر يا بو قوم كسي خوي يا ابو مسلمانان كخوا عابسي ليه كذن بري كذن بو سفر اي فرمو استودع الله دينكم وامانتكم وخواتم اعمالكم يا غمري خوا كسي بري خس اي فرمو اينكتان امانته بخواتان اسفيرم امانتي اخوان ايوا بخواتان اسفيرم دينكتان و أمانة كانتان وكوتاي كردوا كانتان في غمري خواه صلى الله عليه وسلم ممشي وازا أي فمن آينة كتان أمانة كتان مالو من دالتان دعا كردوتان بخواه أسبيرم يعني تو سنة اتر هر منالي خوات باوكتا دايكتا مثلا منالي خوتا ميوانك يت كخواه عبسي ليكي نك منجل اوكي بدعايا أما اشتكى لعادة وتقاليدي قلكانة أي نواس سنة إنسان دعاء خيري بكا وعابسي لبكا بمشي وازيك في غمري خواه كردويتي صلى الله عليه وسلم يان في غمري خواه بوشي وازيك ويا دعاء تري وكرو فرمتي زودك الله التقوى وغفر ذنبك ويسرك لك الخير حيثما كنت في غمري خواه دعاء وكرو فرمتي خواهي قولا زخيري لخوات رسان وتقوى زيادك وخوا لكنا كانوا خوش به وخوا خير وشاكت بو آسان كان كاد بو آسان كا لهركيو هيت بو هركيو الروي لهركيو داعنيشي كواتا يك لم درسي غزاي مؤتأ ويا كإيما فيري أواكا قوم كسيخو من خوا عبسي ليكين بوشي واسي في غمري خواب عربي نازاني بكردي خواهي قورا پارێزەرت بێ دین و ئەخلاق و ڕەوشت و
ماڵ و مناڵ و هەمووی ئەدەم بەدەست خوا و بەخوای گەورە ئەسپێرم. ئەمە دوعایە ها بە کوردی خۆمان. یان داواکەم خوا کارت بۆ ئاسان کە و بە سەلامەتی بڕۆیت و سەلامەتی بگەڕێتەوە لەم سەفەرەتە سەفەرێکی پڕ تەقوا و پڕ کاری خێر بێت. ئەمانە هیچی تێ ناچێت. دوعا سیلاحی مسلمانە. یەکێتر لەو دەرسانەی غەزای مۆتە ئەوە بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ ئەمیری دانا بۆیە جێژەکەش ناوێت جێش العمەرا. لە هیچ غەزایەکە پێغەمبەری خوا بەو شێوازە ئەمیرەکانی دیاری نەکردووە، بەڵام لە غەزای مۆتا کە 3000 نەفەری نار فەرمی زەیدی کوڕی حارس، ئەنجا لە پاشان حەزرەتی جعفەری طەیار، جعفەر ئەبی طالب ئامۆزای خۆی و برای حەزرەتی عەلی، ئەنجا فەرمووی عوبەیدەی کوڕی ڕەواحە مەسەلە، ئەمانە حەزرەتی عەبدوڵڵای کوڕی ڕەواحە ئەم سییان ئەمێن لە دوای ئەوە ئەگەرمان شەهید بوون یەکێتی دیاری کرد. وتمان ئەمە پێغەمبەری خوا دیمەنەکەیشی لەسەر مینبەر بۆ سەحابەکان باس کرد کە چۆن شەهید دەبن و چۆن حەزی خالید دەکەن ئەمیر و چۆن بە سەلامەتی ئەگەڕێنەوە. مەجەکەی پێغەمبەری خوامان باس کرد. لەوانە مەسەلەی زەیدی کوڕی حارس وەکو معلومی هەموو لایەکمانە پێشتر بە زەیدی کوڕی محەممەد مەشهور بوو، بەڵام کە دوایەوە قورئان هاتە خوار ئودعوهم لآبائهم پێغەمبەری خوا فەرمی تەمان خزمەکاری پێغەمبەری خوا بوو، عەبدی کۆیلەی پێغەمبەری خوا بوو. بۆیە لەناو عەرەبا وا بوو زۆر کەسێک لەوانەیە بوو مەسەلەی بە ناوی کە کابرا ئەکرد بە ناوی خۆیەوە، بەڵام قورئان هاتە خوارە فەرمی ناوی مناڵەکان بە ناوی باوکیان و بانکەن. زەید کوڕی حارسە کوڕی من نییە، بەڵێ لە ماڵە ما خزمەکارە کۆیلە و عەبدە پێغەمبەری خوا ئازادی کرد. و پێغەمبەری خوا سەڵام زۆر خۆشەویست، زۆر ڕێزی لێ ئەگرت. ئەمسی جێشەی دا ئەمسی ئەمیرەی دانا فەرمی لە دوای ئەمە ئەگەرمان شەهید بوون ئەمیر دیاری کرد. ئەمەش ئاماژەیە بەوەی کەوا مسلمانان نابێ هەرگیز بێ ئەمیر بن، نابێ مسلمانان بێ قائید بن، بێ مەرجع بن. بەڕاستی ئەمڕۆ چی وای کردووە لە مسلمانان؟ ئەمڕۆ مسلمانان شەوکەتیان نەبێ، هێزیان نەبێ، قووەیان نەبێ، زەلیل و داماو بن. لە هەموو وڵاتەکە ئەوەی مەرجعێکیان نییە، گەورەیەکیان نییە، وەک گەورەیان نییە بوون بە 1000 پارچەیشەوە، هەر کەسێک لە ئاوازێکە خوێنێت. بۆیە وإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول، بتو نزاعكان بقرنتو ولا خوا في غمري خوا لما تشايكي ان بتسامح بين لبرنا به اگر امن نبيت براسيك امرو مان بسرتت. قرآن جا فرميت فتفشلوا وتذهب ريحكم. اگر ايوه براسي اختلافنا وقيانتيكو او كاتا اروات هيزو قوتها نامينه، غيرتها نامينه، عزتها نامينه، شان وشوكتها نامينه، سلطان ناكرده. امرو سيري كافر ياري باقلي مسلمانك او تا ملكه السعوده شلون بوتا مقاشي دستي ها امريكا وبريطانيا سيري كي ام ولاتا ولما كان لسر يك وشا لسر كلميك عالمي اسلامي مسلمان كافر كان كوهابيان بيوتيت منهجان وهابيه سيري كي ام ملعونه هذا تأملاته وتقوري أملاته سيرك ديسكو تاداناوا قماري تاداناوا يك عملاء شانال علماء يك عملاء نوكري ام اميرانا ولي اميرانا زانن ناتوانن ردي او فساد كاريبا وكلا سعود الروده ها اما قرته بوشي بمرجعيتي مسلمانان بو علماء يحلوا عقد اواني كوا دائما بسر مسلمانان وان كاروباري مسلمان آسانا كان ابي هلصن بشي بداناني اميري مسلمانان قوري مسلمانان بلام ليس دانية بويا مسلمانان اوا زليلو داماون اما شيء كوا مسلمان نابي قد بيا قوري تابي غمري خواه فرمي صلى الله عليه وسلم نفرماجتك اگر سي نفر چون بس سفرك بلاك بدشتك ام سي نفرك كو بنو يك يمكن بامير ككرتان بامير ابي بقصي شبكن وايش مشاوره باي وقت اما السنه حياته وقت سنتي في غمري خواه صلى الله عليه وسلم بو اوي كوا هركس لعاشك نخوينه بو اوي كوا سفرت يك نشيه بو اوي كوا بسر كوتوي بروج بسر كوتوي بقريتوا توسير نفر الربلاك سير كي هر لاخواردنك ابي بكيشه اولا من اوكم اولا من ناي
والله واورن والله ناخر واورن بسياره بتياره ها سفرقت تيكشت كواتوسي نفر يكوب نولة تو امير با يمسم طعامان يبتو تو قوري ما با ككرديان با امير بقسيشك يا ولو كان عبدا حبشيا وهروها يكت لو درساني غزاي مؤتاء اويا كوادر زور قرنجيتيا يا غمري خواه فرمي لا غزا كان دار مبرن درخت مبرن خانو مرو خيان كاتن بلام سيركي لم غزادا يا لغزاي خيبرا پیغمبري خواه صلى الله عليه وسلم امري كر فرمي داركان عن ببرن داركاني خيبر باقاني غزاي خيبر قلاي خيبر خانو كان بروخ يعني بو علماء فرمون اما هرشك بيت ما ترسي لسر مسلمانان هرشك ما ترسي لسر مسلمانان با خانو با دارو درتيج بيت او پیغمبري خواه امري ببريني كردوه بلام كاتك قد غيبريني كردوه كتو او دارو درخته هيت زرريكي نيه بتو ها او خانو مالي زرريكي نيه او كاتا مادم زرري نيه هيت مشيليكي نيه او كاتا حرام بيبري حرام بيروخيني بلام كاتك كتو هيرج برو دشمن بي او اننا خانو كانوا تقويليكن لبن دار كانوا تقويليكن يان ابيتا بالبشتي اقتصادي وابوري بويان اما كاتا ما دام زرري مسلمان تاي قاسان كافريتها پیغمبري خواه صلى الله عليه وسلم سريه لو شو انا فرمت بيبرن ولا ما فرمون اما بو التوفيق لبين حد سكانه لا فرمت كتشون شونك دارو درت اغاتان لبي جين اغاتان لبي مالو من اغاتان لبي خانو اغاتان لبي بلام ليري شكا فرمت بيبرن اما شي بوي كهرشتك ما ترسيبه لبردمي مسلمان صفاي مسلمانا اگر مساله بيش بريد لنا يبريد يك مشيلينيو پیغمبر اجازه دا بلام كاتك حرامه كما ترسينا به وهروها دروس کردنی خواردن بو کسوکاری مردو کەسێک ئەمرێ تۆ واسوونە دەرو دراوسێ و قەوم و کەس خواردنی بۆ دروستکەن بەڵام بەداخەوە ئەمڕۆ کەسێک ئەمرێ سەیرەکەی هەموو مەستوورەکە شانی خۆیەتی ئەمە بۆیە تەعزیە ئەڵێن حرامە تەعزیە خۆی مستحەبە سونەتە پێغەمبەری خوا کە حەزەی جەعفەر شەهید بوو لە مزگەوتدا بۆی گرا و دانیشتنیش بۆ تەعزیەکەی بۆی بەلای حەنیفەکان دانیشتن بۆ تەعزیە لە شوێنەکە سونەتە بەلای جمهورە مەسەلەی مەکروهە باش نییە بەڵام لەمڕۆدا هەتا بە حەنەفی و شافعیەوە مادەم ئەمڕۆ مەسروفێکی زیاد دەکەوێت لە شانی کەس و کاری مردوو بۆیە بەڕاستی حرامە مەسروفەکە حرامیەکە بۆیە کەسێک کە ئەمرێت وا سونەتە ئینسان ئەوان چونکە مەشغوڵن بە چیوە بە پرسە و خەم و خەفەتی خۆیانەوە پێغەمبەری خوا کە چووە ماڵی حەزەی جەعفەری طەیار جەعفەری ئامۆزایی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ فەرمی ئێوە ئاگادار بن اصنعوا لآل جعفر طعاما فإنه قد جاءهم ما يشغلهم فەرمووی خواردن بۆ ئالو بەیت و مناڵەکانی حەزەی جعفەر دروستکەن چونکە بەڕاستی هەواڵ و خەبەری مردنی حەزەی جعفەر ئەوانی مەشغوڵ کردووە ئەوانی مەشغوڵ کردووە بۆیە عولەما و زانایان فەرموویانە بەڕاستی وا سونەتە دەر و دراوسێ و قەوم و کەس هەستن خواردن بۆ خاوەنی مردووەکە و کەس و کار و ماڵ و منداڵەکەی دروستکەن لەبەر چی لەبەر ئەوان مەشغوڵ بە کاری خۆیانەوە کە ئەوان دروست خەڵکی دروستیکە و کاتە حەڵاڵ و هیچ مشکیلەیەکی نییە و تەعزیەکەش مستحەبە و سونەتە و هیچ گوناهێکیان نییە ئێستا سەیرەکەی لادەکانی ئێمە ئەم سونەتەی پێغەمبەری خوا زیندووکەنەوە کە کەسێک ئەمرێ سەیرەکەی هەموویان خاصن بە دروستکردنی خواردنەکە یا هەر لە ماڵێک وەسینیە خواردن دێ ئەمە لە عادەتی تەقالیدی کوردەواری ئەمە بووە سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شارە ئیسەن نەماوە لە شارە فەوتاوە ئەو ڕۆعی تەعاون و یارمەتیان نەماوە ئەمە ئاماژەیە کە تۆ ڕۆعی تەعاون و هاوکاری هەبێ لەگەڵ دەرو دراوسێ خۆتا کە کاتێک ئەکەوێتە مووقیفەوە ئەکەوێتە مەسەلەی ناڕەحەتیەکەوە ئەکەوێتە مشکیلەیەکەوە تۆ وەکو مسلمان برایەکی مسلمان قەڵای کۆڵایندی هاوکاری بکەیت و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئادەی ماڵماڵەکەی حەزەی جەعفەر بێنن با تەعزیە بشکێنن لە دوای 3 ڕۆژ عەبدوڵای کوڕی جەعفەرە فەرمووی ئەوەندە مناڵین وەکو چۆلەکە وا بووین لە سەحابەکانەوە بردینیان پێغەمبەری خوا حەلاقی باغ و فەرمووی چاکە ئەها بۆیە ئێستا سونەتەیە لە دوای 3 ڕۆژ یا 4 ڕۆژ سەیرەکەی لەناو قەوم کوردەواری خۆمانە کابرا ئەڕۆن مەسەلە ئەڵێن با بڕێن
فلان فیسار ڕیشیان تاشن تعزیە بشکێنن ها تعزیە بشکێنن لە دوای سێ ڕۆژ ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کە تۆ دراوسێکت کەسێکی لە مردووە ئەبێت تۆ بڕۆیەک و دراوسێ لەگەڵ چەند پیاوێکە دڵیان خۆشکەی و قسەی خێران بۆ بکەی و ئەنجا پێشیان بڵێ ئیتر لەم شەوە ئەبێ ئێوە تعزیە بشکێنن تەواو ئینا لله وئینا ئیلەیهی ڕاجعون هەمومان ئەمرین ئەبێ تعزیەکەیان پێ بشکێن ڕیشی ێشتۆ لەبەرەوە ڕیشی بتاش بەڵام کە هەر خۆی ڕیشی بۆ بابەت ها مەسەلە خۆی نەشۆ دەبێت خۆ بشۆرێت سەر و چاکە ها ئەمانە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یەکێتر لەو دەرسانە ئەوەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی گەورەی ئەسحابەکانی خۆی بۆ ئەسحابەکانی تر دەکرد بەتایبەت ئەمانەی کە لە غەزای مۆتا بەشدار بوون بۆیە هەمیشە ئەبێت تۆی مسلمان جهد و ماندوونی ئەسحابی پێغەمبەر لە یاد بێ قەت نەک خۆت بێئەدەبی نەکەی هەر کەسی بێئەدەبیە کا بەرامبەریان توانیت وەڵامی دەیتەوە نەتوانی ئەبێ پشتی تێکەی چونکە ئەسحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕاستی قەڵای پۆڵایی نەم ئیسلامە بوون ئەوان بوون ئەم دینیان گەیاندە شەرق و غەرب ئێستا کەسێک هەڵسێت جوێنیان پێ بدا و قسەیان پێ بڵێ و لە جهد و ماندوویان کەم کاتەوە دڵنیابە لای خوا و پێغەمبەری خوا و کەسە تاوانبارە خەجاڵەتبارە سووک و ڕسوایە پێغەمبەری خوا باسی زەیدی کرد فەرمی زەید ئەو پیاوە بەغیرەتە ئازا بوو من زۆر خۆشمەویست پێغەمبەری خوا فەرمێت حتا ئاماژەوان زەیدی کوڕی محەممەد بوو دوای پێغەمبەری خوا فەرمی ئەمە قورئان دەخوارەوە بەنای باوکی خۆی کە حارسە زەیدی کوڕی حارس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإن كان لمن أحب الناس إلي وإن هذا أي أسامة بن زيد لمن أحب الناس إلي بعده پێغەمبەری خوا فەرمووی ئەو کەسەی کە زۆر خۆشەویست بێ بەلای من زەید و زەیدی کوڕی حارس و لە دوای زەید کەسێک زۆر خۆشەویست بێ بەلای منەوە ئوسامەی کوڕی زەیدەکە پێغەمبەری خوا کردە قایدی جێش بۆ شام دیسان ها پێغەمبەری خوا چەند بە وەفا بووە بەرامبەر ئەسحابەکانی خۆی ئینجا باسی جعفەری کرد فەرمی جعفەری طەیار ئەو زاتە بوو 90 شمشێری پێوە بوو بە جەستەی مبارەکێوە دەستی ڕاستیان پەڕان قاچان دەستی چەپیان پەڕان ئەیتر ئەو هەموو شمشێرە درابوو لە جەستەی مبارەکی وەیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم دخلت البارحة الجنة فرأيت فيها جعفرا يطير مع الملائكة چوومە ناو بەهەشت ڕۆژی ڕابردوو حەزەی جعفەرم بینی بە هەردوو بە شاباڵی خوا پێیدا بوو لەناو بەهەشتا ئەفڕی لەگەڵ فریشتەکانە فەرمووی جعفەر ئەو کەسە بوو کە نوێنەری من و ئیسلام بوو بۆ حەبەشە متەکەلیم و تەبێژی سەحابەکان بوو کاتێک پاشای حەبەشی بانی کرد و قسەی لەگەڵ پاشای حەبەشییا کرد و دیفاعێکی تەواوی لە ئیسلام کرد و حقیقەت ئیسلامی بۆ نەجاشی باس کرد بۆیە نەجاشی دڵ نەرم بوو بەهۆی وتەکان و زیرەکی و پارایی و شەجاعەت و زیرەکی حەزەتی جعفەرەوە ئەوەندە بە پارایی و بە فەسەحی دوا بەرامبەر بە نەجاشی بۆیە عەبدوڵای کوڕی عومەر کە ئەگەیە عەبدوڵای کوڕی جعفەر ئەی فەرموو السلام عليك يا ابن في الجناحين سلامی خوا لەسەر بێ ئەی کوڕی خاوەن دوو باڵەکە عەبدوڵای کوڕی ڕەواحەیش ئەو کەسە بوو کە پێغەمبەری خوا فەرمی لە عەقەبەی یەکەمە بەڕاستی بەشدار بوو چونکە ئەنساری بوو لە بەدرا بەشدار بوو لە ئوحودا بەشدار بوو لە خەندەقا بەشدار بوو لە خەیبەرا بەشدار بوو لە عومرەی قەزا بەشدار بوو بەهەرحاڵ لە مەعانا کە شەهید بوو لە وڵاتی لەگەڵ ڕۆما لەو وڵاتی ئەردەنا ئەمەش تەبعاً پلەیە گەورەی بەدەستکەوت پێغەمبەری خوا شاهدی بەهەشتیشی بۆدا خالیدی کوڕی وەلید ئەو زاتە بوو کە لەو غەزاوە پێغەمبەری خوا فەرمی سەیف اللهە شمشێری خوایە 3 مانگ بوو مسڵمان بوو خالید خوشکەزای مەیمونەی خێزانی پێغەمبەری خوای بوو صلی الله علیه وسلم 3 مانگ بوو مسڵمان بوو کە چوو بە غەزای مۆتە و ئەو سوپای ڕزگار کە بەو سیاسەتە حەربی و شەڕە لای پێغەمبەرەوە نەخۆشەویست و پێغەمبەری خوا ناوینا سەیف الله
بەرحاڵ ئەم سێ سەرکردە گەورە ئەمە لەم غەزا ئەم دەرزە گەنگەی تایە کە بەڕاستی ئەم سەحابانە لای پێغەمبەر زۆر بەڕێز بوون، ئەبێ لای مسلمانانیش هەمیشە و دایم بە چاوی ڕێزەوە چاوی ئەسحابی سەیر ڕێز ئەسحابی پێغەمبەری خوا بگرێت، نابێ بەڕاستی هیچ کاتێک بە چاوی سوکەوە سەیراکەین. و هەروەها لەو دەرسانە ئەوە بووکەوە لەشکرکە لە غەزای مؤتە گەڕانەوە پێیانەوتن هەڵهاتوەکان چونکە ڕاکردن لە شەڕ یەکێکە لەو گوناها گەورانەی وەکو قەتڵ و قیتال و زینا و ئەمانە، ڕاکردن لە شەڕی مسلمانە، شەڕی ڕاستەقینە، غەزای ڕاستەقینە، نەک دەوێتەوە بۆ پارە و دینار ئەمانە، وەکو ئەو هەموو غەزا بەناو ئیسلامەوە کرا لەم ساڵانەی ڕابردووە بەناوی ئەنسار و جند و درۆ دەلەسە و داعش و ماعش و هەر هەمووی کە پارەیان پێدان قەناعەتیان پێکردن و هاتنەوە داخڵی شارە بوونەوە، دواتر ئەو هەموو خەڵکیان دابەکوشت. ئەی تۆ غەزاوی و ڕاستی بێ ئەبێ وازنێری تاقۆش نەبرێت یا لە پێناو پەیامەکەتە، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتن وتیانەوە ماڵەوە سەرۆ و سامانە، ئەوە ژنی جوانە، ئەوە کورسی و مەنسەبە، ئەدەینێ. پێغەمبەری خوا فەرمی ئەوە وێڵن چی؟ خۆم بۆ پارە و ماڵ دنیامە ناکەم، ئەگەر مانگ لە دەستی ڕاستمە بیخەنە دەستی ڕاستم، خۆر بخەنە دەستی چەپم، بۆی واز لەم دینە من واسی لە نایارم، یا ئەبێ سەری خەم یا ئەبێ لە پێناوە شەهید بم. چەند کەس لەم کوردەواری خۆمانە لەم وڵاتی کوردەواری بەناوی جیهاد و درۆ دەرەسەوە دایان بەکوشت، خۆیشان ئێستا هەر خەریکی ژنهێنان و درۆ دەلەسەن، هەر خەریکی ڕابواردن، کوڕی عالەمیان دا بەکوشت بەناوی شەهادەت و غەزاوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە غەزای حەقی ڕاکردن لێی حرامە، تاوانە گەورەیە. سەیواشیانەیە لێرە بڕاری غەزانەدا تف خۆی ڕێک لەوە خاریج ڕاگرەوە خاریج لێوێتە سەیری غەزا و شەڕەکەیەکە بابە لێرە کوڕی عالەم کوژرا گیرا برا سەرنوگم بۆ سەرنوگمە تۆی لە خاری و سەیرەکەی، بەڵام خوا دڵنیا بەمانە قبوڵ ناکات، پێغەمبەر ئیسلامە کراوە. دووەم بەڕاستی خیانەت و خەڵکە کراوە، غەزای حەقی و ڕاستی ئینسان ڕاکە لێ تاوانی گەورەی کردو. بۆیە کە پێغەمبەری خوا فەرمووی ئەمانە هەڵهاتوو نین، بەڵکو ئەمانە هەڵمەتبەرەکانن، چونکە حەزەتی خالید نەبوو ئەو جێشە ئەو 3000 نەفەرە هەمووی کوژرا، وەکووتمان 13 نەفەر کوژرا، بەڵام 13 نەفەر 3000 نەفەر بەرامبەر 200,000 نەفەر شەڕ بکە، 13 نەفەر بکوژێت، بەڕاستی ئەمە دەستکەوتە. تۆ 3000 نەفەر لە دەستی 200,000 نەفەر ڕزگارکەی، ئەمە دەستکەوتە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتمان کە ئەم 3000 نەفەر نار بۆ تۆڵەی خوێنی ئەو سەحابە ناردی کە لە بوسڕا شەهیدیان کرد و ڕۆمەکان کە نامەبەری پێغەمبەری خوا بوو. بەڵام کاتێک کە عەرەبە گاورەکان 100,000 هێنا و هێرەقە 100,000 هێنا بوو بە 200,000، مسلمانەکان هەر خوار ئەو چەند ڕۆژە کە شەڕ ناکرد سەری خستن بەسەر ئەو 200,000. حتى ئەوان کافر خۆی ترسی لێ نیشت بوو کە ئەم ڕێژە کەمە و ئەم ڕێژە زۆرە چاری ئەو ڕێژە کەمە ناکە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی هیچ کاتێک ناوی بەمانە بڵێن هەڵات و ئەمانە هەڵمەتبەرن، ئەمانە دوژمن پەسێنن. جا ئازیزان خۆشەویستان، ئەمە لە غەزای مۆتە دەرسە گرنگەکانی غەزای مۆتە بوو کە پێویستە ئێمەی مسلمان هەمیشە و دائیم بەڕاستی ئەوەی کە سنەتی پێغەمبەری خوایە، ئەوەی سنەتی ئەصحابی پێغەمبەری خوایە، ئەوەی کەوا دەرس و وانەی گرنگە لەم سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بتوانین بە پێی توانە لە حیات و ژیانی خۆمانە جێبەجێکەین بە ئومێدی خوای تەبارەک و تەعالا هەم لە قیامەتە لە دنیا سەربەرزمانکە، هەم لە قیامەتە سەربەرزمانکە لە خزمەت پێغەمبەری نازدارە کۆمان کات و حەشرمانکە. یا ڕەبی خوای لە دەپارڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت لەبەر خاتی خاترداران لە پێغەمبەران صالحان و پیاوچاکان بەتابەت هاوڵانی نازداری پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بە، عاقبەتمان بەخێر بگێڕە، لە گوناه و تاوان و معصیت و زینا و قەتڵ و قیتال و فاحیشە پارێزامان کە، لە ئیسلامی حەقی و ڕاستی شارەزامان کە. یا ڕەبی خوای ئەوەی ڕاستەکە لەگەڵم دینی توە، لەگەڵم پەیامی توە، لەگەڵ پێغەمبەری توە صلی الله علیه وسلم، لەگەڵ ئەصحابی پێغەمبەری توە خوای سەربەرزیکەی. خوای ئەوەی دوژمنی ئەم دینەیە، دوژمنی ئەم ئیسلامەیە، بەناوم ئیسلامە و درۆ دەلەسەیەکە خیانەتەکە، یا ڕەبی خوای ئەگەر شاوی دایەتە هیدایەت دی، ئەگەر شاوی دایەت نێ خوای گیان تەفروتو ناکرێت لە کۆڵی مسلمانان کەیتەوە.
يا ربي خويا بإيمان وبمان جنو بإيمان وبمان بنو بإيمان وسندومان كروا خومان وباوكو دايكمان لأهل صلواتي پیغمبری خواب صلی الله علیه وسلم پیغمبری نازال لو دفترانا يخومان وباوكو دايك بتومار كرده به كصلاوات دران تومار اكاو انوسيد خواه لوانا بين بانگ من بكا ودرمان نكا لبرزخا لقبرا لقيامتها تكاو شفاعت من بكا آمين آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله